قڕکەرە کیمیایەکان ئەو داهێنانی مرۆڤ کە ئێستا بۆ بە بەڵاو نازانێت چۆن خۆی لێ دەرباز کات ساڵانە 3.58 ملیۆن تن لە سەرتاسەری جیهان قڕکەرەکان بە چەشنە جیاوازەکانی بەکارهێنرێت. لە هەرێمی کوردستان بازارەکان چیتیا دەگوزارێت، چ جۆرە قڕکەرێکی کیمیایی دەفرۆشرێت. بەرهەمە کشتتوکاڵەکانمان تا چەند سەلامەتن و مەترسیان نییە. ئەمانە و زۆر زیاتر لە پۆدکاستی گرین بۆکس لەگەڵ دکتۆر ڕێبوار ئەحمەد بە ڕێزیان پسپۆڕی پاراستنی ڕوەکن منیش چراخان ئاسۆ ئەم پۆدکاستە تایبەتتان پێشکەش دەکەین. کاک دکتۆر بەخێر بیت. سپاس چراخان. ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگەکەین کە ڕاستە خۆ پەیوەندی بە ژیانی ئێمە و ئەو ژینگەش هەیە کە تیایدا دەژین. ئەویش بەکارهێنانی قڕکەرە کیمیایەکانە بە هەموو جۆرەکانیەوە بۆ مێرووەکان بێت یاخود بۆ ڕوەکە زیان بەخشەکان بێت. لە سەرەتا ینی ئەمەوێت بڵێم قڕکەر کە ئەڵێن قڕکەرناوی خۆی بەخۆیەوەتی تەنها زیان بە مێروو و بەڕوەکەکان ناگەێنێ، زیانێکی گەورەش بە ئێمە ئەگەێنێ و جیهان لە ئێستاە بەدەست ئەمەوە دەناڵێنێت. لە بازارەکانی کوردستان چی دەگوزارێت؟ ئەو قڕکەرانی کە بەکارهێنرێ و کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت تا چەند سەلامەتن و ئێمەی هاوڵاتی چەندێک بترسین چەندێک نەترسین لەو بەرهەمەی کە ئێمە ڕۆژانە لە جەمەکانماندا دەیخۆین بڵین ئەمە سەلامەتە و تەندروستە و تووشی نەخۆشیمان ناکات. سپاس چراخان. قڕکەرە کیمیایەکان بە شێوەیەکی گشتی بۆ چ مەبەستێ بەکارێت؟ لە تەواوی جیهانە ئێمە ئەگەر پۆلێنی دەردەکشتتوکاڵەکان بکەین 4 جۆرە. بژارەکان وید بە شێوەیەکی گشتی هەموو بژارەکان ئەمە جانبێکە، حەشەراتەکان بە شێوەیەکی گشتی تر، هەموو هۆکاری نەخۆشیەکان کە فەنگ با بڵێن پلان پاثۆلۆجیان پێوترێ، بەکتریایە فەتریاتە نیماتۆدایە وەزایدەن. لەگەڵ ئەمانە پۆلێنی چوارەم کۆمەڵێک ئافاتی کەمان هەیە کە ئافاتی حیوانی غێر حەشەریان پێ، وەکو جاڵزاڵەکان، وەکو مشک و جرج و ئەمانە کە زەرێکی زۆریان لە ستۆرەکان مەخازنەکانە. باشە هەریکێک لەمانە پێویستیان بەوەیە کە حەدێکیان بۆ دابن، ڕێگەر حەدێکیان بۆ دانەندێ زیانیان بەرداوامە بێ ئەبێتە هۆی خەسارمەند بۆ بەرهەمە کشتتوکاڵەکە. بەس تێبینی ئەوت نەکردو ئێمە خۆمان هۆکارین بۆەوەی کە ئەم میرۆ زیان بەخشانە زیاکە لە ناوکە کشتتوکاڵەکان. ئێستا وەردەسمە سەرەوە حەزم کرد بە تەفاسیلی باسیکی نەگە کاتە بێت. هەریکێک لەمانە پێویستیان بەوەیە کە حەدێکیان بۆ دابن، سونیێکیان بۆ دابن، ئەگەر هات و زیاد بکرێت کەواتە تۆ بەرهەمت نابێ. بەپێی توێژینەوە بەپێی ئەوەی کە منەظەمەی فاو دایناوە ئەڵێ ساڵانە بۆ هەر یەکێک لە کیشۆرەکان ئەگەر هات و دەرمانی کیمیایی بەکارنێنرێت بە نسبە بە ڕێژە پێ دەڵێ بۆ نمون لە قاڕی ئاسیا 43.8 زیانەگەیەنێت لە هەر یەکێک لە حەشەرات لە ڕێی حەشەراتەوە لە ڕێگەی دەردەکشتتوکاڵەکان و شێوی گشتی ئەبێتە هۆی ئەوەی کە 43 بەرهەمەکە لە دەست باشە. بەپێی وڵاتەکان جیاوازە، پێی قارەکان جیاوازە، ئەوروپا 125 باشە. ئەوەی کە لە وڵاتی خۆمانە ئەگوزارێت ئایا موبیدانە هەمان موبیدانە کە لە ئەوروپا بەکارێ یاخود هەمان ئەو دەردەکشتتوکاڵانەمان هەیە کە لە ئەوروپا بەکار هەیە؟ بێگومان لە تەواوی جیهانە خۆی گەورە وای کردووە کە هەموو دەردەکشتتوکاڵەکان بۆ هەر مەحسوڵێک بۆ هەر بەرهەمێک چەند ئافەیەکی هەیە. ئەم ئافانە هەمیشە وا باشترە پریڤێنشن بکرێت پێشەوەی کە دەردەکەلی باتەوەی قەی بکەیت، بەتاکید پێشەوەی کە توش بێتەوە هین دەرمانەکە بەکار بێنێ و لە تەواوی جیهانیشا بەکاری نەگەوەی کە بڵێم لەدەست لە عێراق و لە کوردستانی خۆمانە. نە ساڵانە سەیری کە ئەگەر ئیسپانیا سێ بە نمونە بینینەوە زۆرترین ڕێژەی ترێ هەیە. باشە کە بە مەسئلەی جیاواز بەکارێ بۆ مەبەستی جیاواز بەکارێنێ بۆ شەربەتە بۆ شەراب بۆ هیچ مەبەستێکی بەکارێنێ. باشە چەند نەخۆشیێکی جیاوازی هەیە. هەرێکێک لەم نەخۆشیانە بەچی چارەسەرەکرێ؟ بە دەرمانی کیمیایی چارەسەرەکرێ. زۆر بەشیان ئەگەر سێرەکرێ بە درۆن بەکارێ دەرمانی کیمیایەکان لەبەرەوەی شوێنەکەی ئەوە لێژ و با بڵێن شاخ و داخی تایە ناتوانێت بە کۆڵە پشت یاخود مڕۆشەی احتیاطی بەکاربێت. باشە ئیسپانیا کەواتە پێویستی بەچی هەیە بە دەرمانی کیمیایی کە نمونەیەکە لە نمونەکان توان سێرچی بەکەن زۆر بە ئاسانی هێنێ تەواوی نێژوایە. لە تورکیا دەڕاستێمان، ئێرانی دەڕاستێمان، سووریایە، تەنان بۆ لوبنان و بۆ ئەردنمانە هەموو دەرمانی کیمیایی بەکارێنێ. بەڵام چ جۆرە دەرمانی کیمیایی بەکارێنێ؟ بەداخەوە لە کوردستانی خۆمان و عێراق بەگشتی ئەو دەرمانی کیمیانی کە ئێستا هەیە تێکەڵە. تێکەڵانی چۆن چەند جۆرێکە؟ جۆرێکیان با بڵێن ئەخۆی لە عالەما چەند شەریکەیەکی زۆر باشی بەناوبانگ هەیە کە موبید بەرهەمێنێ. جا ئەو موبیدە باشانە گاتە دەستی ئێمە ئەو قڕکەرە باشانە هەیە بە خۆشحاڵیەوە هەیە وڵاتی خۆمانە، بەڵام سەریان گرانترە. شەریکەی بۆ سنجندایەک لە شەریکە باوەڕ پێکراوەکان FMC یەکێک لە شەریکە زۆر باشەکان، ئەگرینۆڤا کۆمەڵە شەریکای زۆر باش هەیە کە ئەمانە ساڵانە
ئینتاجی مبید ئەەکەن باشە ئینتاجی مبید ئەەکەن بەڵام لای خۆمان ئەمانە هەیە بەڵام سێریان گرانە هەمان ئەو مادەیە بۆ نمونە با بڵێن ئەستامبرایتێکە لەو مادانەی کە بۆ کۆمەڵک حەشراتی ورد بەکارێت و شیرینە و ئەمانە بەکارێت ئەگە شەریکەی سنجنتاوی بۆ نمونە یاخود شەریکەیەکی باوەڕپێکراوی زۆر باش بێ هەمان مادەی فعالیشە دا زۆرجا فەلاح جوتا لێرە پرسیارەکە ئەڵێ باشە بۆچی هەمان مادەیە بەڵام سینەکە بۆ نمە $2 ئەو بە $20 بێجگە لە مادە فعالەکە کەتیایەتی لێرە یەک شت هەیە ئەو مادە فعالە ئەستامبرای نووسرا 120 پێر لیتر لەو مادەیەتیایە مادەی تەکمیلەکەی چییە؟ ئەوەی کە شەریکە سویسیەکە دایانیان شەریکەیەکی عالەمی دایانێ پڕە لە مادەیە کە زیانی نیە بۆ سەحەتی ئینسان بەڵام سینیەکە مادەیەک دانی پڵەن زایلین هۆکارێکە بۆ دروستبوونی سەرەتان 100%ش ئافاکار دکتۆر ئێستا چین یەکێکە لە گەورەترین بەرهەمهێنەرەکانی قەرکەری کیمیاییەکان و گەورەترین بەکارهێنەریشە ئین زۆرترین ڕێژەی بەکارهێنانی قەرکەری کیمیایی هەمووی لە وڵاتی چین زۆربەی بە پلەی یەکە هندستانیش بە پلەی یەکە و لە بەرهەمهێنانەکان بەهۆی دەستی کار تێچووی کەمترە جوتیاری لای خۆمان ڕاستەکەی کە بەرهەمەکان بەرهەمە هێنن ینی ئەڵێ بەرهەمەکان ئەوە ناکاتەوە بچمە و هەموو دەرمانی گران بەهایی یەکێکە لە گرفتەکان ئەوە ینی چۆن ئەوە هی نەکرێت ئێستا ئێوە دۆختان چۆنە لەگەڵ جوتیارەکانە پێشتر باسم کەوتم پریڤێنشن دایمە باشترە پاراستن باشترە جا ئیکەن جوتیارەکان مشکلی جوتیاری لای خۆمان ئەوەیە بەداخەوە تێکەڵەیش کەش هەیە بێجگە لەوەی کە موبیدەکان تێکەڵن زۆرن لە کوردستانی خۆمانە ئەندازیاری کشتتوکاڵی بیانی زۆر هەیە کە ئەندازیار نین باشە بۆ نمونە میسری هاتووە سووری هاتووە ئێرانی هاتووە لێرە ئیشەکەن هیچ باگراوندێکی کشتتوکاڵیان نییە لە کاتێکە ئەگەر بەستەوەی خوان دەرچی کشتتوکاڵین لێرە بەڵێ دەرچی کشتتوکاڵنین لە سونی سلێمانیا هەیە توان سێرڤێ بکەن لە بازیانە ئێستا وجودیان زۆرە باشە جوتیارێک یەک کێشەیەکی هەیە ئەم کێشەی دەردە کشتتوکاڵەکان پسپۆری پاراستنی ڕۆکتە ناتوانێت چارەسەری بکە و تەشخیصی کە چارەسەریشی باشە کەسێک ئەگەر خۆی هەر باگراوندی کشتتوکاڵ نەبێ باشە لە ڕێک ئەڵە خبرۆ شتوان فێر بووم ئافەیە گێت ئەم ئافەیە پێویستە بناسرێت دوای پێویستە دەرمانەکەی بۆ تەحلیل کرێ باشە ئەگەر من هیچ کاتێک شارەزایم نەبێ لەسەرەوەی کە ئافەکە چییە دەرمان ئەڵم بڕۆ بەکار بێ نەگەت چاک نەبوو دەرمانێکی ترکەیتەوە باشە 11 جۆر دەرمانی بەکاری ناو فەلاحەیە نەگەیشتەوەی کە ئافەکەی بۆ لێناوبە بۆ لەبەرەوەی تەشخیصەکەی مەزبوط نەبوو کەواتە کێڵگەکانمان بوون بە سنتەری تاقیکردنەوەی مادەقڕکەرە ئەمە چەشنەکان کە کەس نازانێت بێجگە لەوە تیجارەتێکی زۆر باش تیجارەتێکی زۆر باش دەکرێت بەم دەرمانانەوە بەم بەکارێنانی ئەم دەرمانانەوە تۆ ئەوەم بۆ سەرفکە منەوە پارە دێمێ ڕاستە باشە ئەمە کێشەیەەکە شتێکی تریژەیە کاک دکتۆر لە کێڵگەکانە لە بەیتە پلاستیکیەکانە کە کاتێک بە ڕێژەیەکی عشوایی سەمادی کیمیایی بەکارهێنرێ بە دڵنیاییەوەمە مەسەلا نەگەر سەمادی نایترۆجینی بەکاربهێنرێ گەشەی سەوزی ڕۆکەکە زیاکە زۆر کات ئەما بێت بە گرفت و نەخۆشی جوتیار گوێ بۆ نایەڵێ بە سەمادەکەی زۆر بێ بە بەرەکەی جوان بێ بەڵام نازانێ ئەو دووبارە ئەبێتەوە بە ئافاتێک و بێتەوە بە گرفتێکی کشتتوکاڵی و یانی هەبێتەوە بە نەخۆشی ئەزانی چراخان من هەمیشە وتومە ڕووەک پلانت وەکو مناڵێکی ساوا وایە ڕاستە لە مناڵێکە تازە لە دەدایک بووە ساوایە پێویستی بێ ڕقم شیر هەیە ئەگە بێت و سێ ڕقم شیری بێتی ئینتەلاکە باشە پلانتێک سەرەتایەتی تۆ ناتوانانی عشوایی خۆیاکی بیتێ مەراحل بە مەراحل قۆناق بە قۆناق هەرێکی لە قۆناغەکان پێویستی بە جۆرە سەمادێکەیە باشە نایترۆجین لە چ مەرحلەیەکە پێویستە فسفۆر لە چ مەرحلەیەکە پێویستە پۆتاسیۆم لە چ مەرحلەیەکە پێویستە کالیسیۆم لە چ مەرحلەیەکە پێویستە ئەگەر هاتوو بە عشوایی بەکاربێت هەم زەرر لە خۆ دەیت کەواتە هەڵە بەکارهێنانی سەمادەکانیش بێتە هۆی هۆکارێکە بۆ بەتایبەتی باسی نایترۆجین دەکرێت لای خۆمان یۆریا زۆر بەکارێ سەمادی یۆریا لە کوتە با بڵێن شەکرەکەی بەهێڵ کوتە سپیەکەی پێڵم بەکار زۆر بەکارێت یەکێکە لەوانەیە کە مەناعەی نەبات دابەزێت باشە بە هەموو شێک حەشەرات نەخۆشیەکان پێوێرێ کە تۆ پێوێرە تۆ بەردام ئەیتی ئەڵە ڕاستە سەوزێکە جوانێکە بەڵام مقاومی کەمە بێت کە مقاومی کەم بۆ کاتشی نەخۆشیە دەرمان چارەسەری دوای گرێ کاتە سەر دەرمانێک گرێ کاتە سەر ئەندازاری کشتتوکاڵێکە یعنی تێکەڵیەک هەیە لە تەواوی هەموو شتەکانە بێ ڕێکرێتەوە جارێ موبیلەکان ڕێکرێتەوە ئەندازاری کشتتوکاڵێکە کێ پێویستە پراسەری دەتە کشتتوکاڵەکان هەمانە کاک دکتۆر ئەو ئەندازیارە کشتتوکاڵی زیرەکانەمان هەیە کە لە بواری مەسەلەن قڕکەرە کیمیاییەکانە بتوانن ڕێنماییکی باشی جوتیارەکان بکەن بۆی کە ئەم گرفتە چارەسەر ببێت هەمانە نمونەیەکت بۆ باسکەم جوتیارێکی خۆم هەیە لە منتەقەی پێنجێن با چەند ساڵە پێڵم ئەو خاکەی تۆ ئەم نەخۆشی هەیە
ناتواني تەمادی تیا بەرهەم بێنی. لەبەرەوەی من خۆم جۆری فترەکەم تەشخیص کردو بە DNA ئەکستراکشنم کردو ئەزانم کە 100% ئایدنتیفیکەم کردو ئەو کەڕوویە ئەو کەڕووە لە خاکەی توە زۆر هەیە. چەندجار تەماتەیەکە دەرمان مامۆ بەکارهێنا بەس من ناگاتە ئینتاج لەبەرەوەی هینەکە زۆرە کەڕۆکە زۆرە نەخۆشی ناو کێڵگەکەی زۆر بووە. ساڵێکیان برادرێکی عەرەبمان هات پێکەوە چوین سەردانمان کرد باشە ئەو کەسە هەروە هاتبوو ئەندازاری کشتتوکڵێ بەڵام قسمی محاسی لە قسمەکەی جیاوازە هەروە هاتبووتی بە حەزەکەم زانێکم چیە گوزەر لە سونی پێنجێنە قسەیش کرد بە عەرەبی کەوتینە قسەکردن بە عەرەبیمانە جۆری دەرمانەکەم بۆ گۆڕیوتم ئەم دەرمان لە مۆلا بەکاربێنم ئێستا لەو کاتەی عەرەبەکە هاتووە حاڵم باشترە بە شەرتێک هیچ نەگۆڕاوە. قسەکە لەسەر چیە؟ قسەکە لەسەر وەیە جوتیاری خۆمان زۆر پەیوەستە بە کەسێکی بیانیەوە ئەوەی کە خۆمان قسەی بۆەکەین باوەڕە پێ ناکە بەشێکیان لەوان لاانێ بە قسەت نەکەن کە مشکلە ئەوەیە مشکلەوەیە من لە دڵسۆزیا بووە نمونە پێ لەمەڵم کاکە تۆ بێ پێشوەخت ئێستا نەخۆشی دەوکە بەیاز دقیقی لە نەخۆشیە زۆر ترسناکەکان بۆ لەبەرەوەی چ لە ترێ لە منتیقی ڕانی قەڵازیە زۆرە چ لە منتیقی پێنجۆ لەسەر تەماتە و کاڵێکیش ئەم ساڵ زۆر بوو وابوو ئەم ساڵ زۆر من خۆم ئەو کێشەم هەبوو قڕکەری کیمیایی بۆ بەکارهێنا بە نسبەتێکی زۆر کەم باوەڕکە بەرهەمەکە کە ینی بەرهەمی ترەکەی یا هەتا ئەو کاتەش بوونی دەرمانە کیمیاییەکە لە بەرهەمەکەی نەبوو ینی من نەموێرا ڕاستی بەرهەمەکە بخۆم بە شەرتێک دەرمانێکی کیمیایی بەحسا باش و کواڵیتی و بە نسبەتێکی زۆر کەم بۆم بەکارهێنا بیرم لەوا کردەوە ئەگەر ئێمەوە خواردانەی خۆین ئەمە من لە بەردەستی خۆتایە بۆ جۆرە گەوری پەروەردەی ئەەکەیت بە نسبەتێکی کەم دەرمانی پێوە ئەەکەیت ئەو گرفتەی هەیە حەقلەکانە لە کێڵگەکانە چی بگوزێت ئەم کەڕۆکێکە لە کەڕۆ مشەخۆرە ناچارەکان ئیجباریەکان ینی مشەخۆرێکی ناچارە ئللا بێت زۆر خێراشتە گەشاکە لە پلەی گەرمی شەو ڕۆژ فەرقی هەبوو یەکسەر دەستپێکا لە کەشوهۆی باراناوی ئەوەکە گەڵایەکیش توش بوو کۆنتڕۆلکردنی زەحمەت زۆر زەحمەتە باشە پێڵن کاکە لەم کاتەیە تۆ پێویستە دەرمان بڕشێنی وەکو ویقایی وەکو ویقایی بیکە لەبەرەوەی کە توش بوو ئەو کاتە پێویستە بە دەجار دەرمانکردن بێ چارەسەری ناکە یەک جار دەرمان بکەی باشتر یاخود دەجار ئەکید یەکجار وانە دەجار تۆ بەرکەوتە دەبێت دەجار تۆ هەڵێمژی دەجار تۆ جگەرە جا بەداخەوە لای خۆشمان موبی چۆن بەکارێت بەبێ ئەوەی کە دەستکەش بکاتە دەستی بێ ئەوەی دەمامە کێ بکە جلو بەرگەکانیە بێت زۆر تایبەت بەکارێنێ من فەلاحم بینیوە هەتا وەکو ئەژنۆی هەڵکردووە لەبەرەوەی بەاحتیاتی بەناو هینەکە ئابڕازەیەکە بڕە بەجووتە نعلەوە جگەرەشی کێشاوە ئەو ڕێگە تەقێتەوانێ باشە جا زۆر جار لای خۆمانڵن کاکە بەرهەمی ناوخۆ ژاراوی نییە ڕاستە ژاراویە بۆ معنایی کە دەرمانی کیمیایی پێوەیە بەڵام ئەوەی کە کەسەکە هەڵە سێبەکردنی دەرمانەکە بەکارنانی دەرمانەکە کە بۆ خۆی خەتەرە ئەوە بەرهەمەکە خەتەر نییە بۆ لەبەرەوەی توێژینەوەڵێ 5 هۆکارن بۆ ئەوەی کە دەرمانی کیمیایی لە ناو بەرهەمەکانە نەمێنێتەوە طبعا ئەگەر هاتوو ئەو دەرمانی کە بەکاری هێنا فترەی ئەمانی بزاندێت فترەی ئەمان بریتێ لە کۆتا ڕشتنی دەرمان هەتاوەکو حەدی ڕێگە پێدراوی خواردنی مادەکە بۆ نمونە خیار ئەگەر دەرمانێکی وەکو ئەستانبرایت بۆ بەکارمی کاتە بێت تا 3 ڕۆژ نەخورێت باشە دوای 3 ڕۆژەکە قسەکەش پێ ئەبڕم ینی جوتیارمان هەیە مەسەلەن ئەمڕۆ دەرمان پێوە کات هەمانە ناڵم هەمووی وایڵم هەنێکمان هەیە کە ئەمڕۆ دەرمان پێوکات بەیانی لێ کاتەوەی کاتە بازاڕەوان ئەزای خەتای جوتیار نییە خەتای ئەو لێبڵەیەکە لەسەر موبیدەکەی و لێپرسیانی لەگەڵان ئاگاداریان ناکەنەوە بێزگە لە ئاگدار نەکردنەوەکەی هەمان مادە بڕۆ لە شەریکەیەکی معتەبەری باوەڕپێکراوە بێنە 3 ڕۆژ فترەی ئەمانی نووسراوە بە پێی مەحسوڵەکانە گۆڕە فەسەجی نەباتەکە جیاوازە بۆ نمونە خیار باسکەی نووسێت 1 ڕۆژ لەبەرەوەی سەرم بێ یعنی خەتای جوتیار نیە جوتیار لە کاکەمنەوە تاوە لێبڵەکەی لەسەر نووسراوە 1 فترەی 1 ڕۆژە کەس ئاگای لەم بابەتە هەیە ئەکید هەیە بەڵام مشکلی ئەوەیە وابزانم ئەمە بووە بە تیجارەتێک زۆر جار ناتوانین هەداخۆی کتاب بکەیت من بەرنامەیەکی پێشوم هەبوو لە کاگرانت لەسەر موبیدەکیمێ هات بە ناو سنووری بازیان چکە ئیشەکەم بەرکەوتم لەگەڵ جوتیارانایە زۆربەی نووسینگەکان پشتیان تێکردم باش لەبەر حقایقم وتە بەڕاستی وتبوو باشە دەرمانە کیمیاییەکان ڕاستە خەتەرن ترس ناکەن هەموو دەرمانە کیمیاییەکانەوەی کە دروست کراوە هەمووی مسەڵتەنە کێشەکە لەوایە ئێمە لە سنوور و دەرمانەکانمان بۆ داخڵە بێ لە ناو شارەکانە لیجنەیەک ئەگەڕێت دەرمانە پسپۆر نین یان با بڵم لەوانەیە لە 4 نەفەران نەفرێکیان پسپۆری بوارەکە بێت و
ئیشەکە بەڕاستی وانە ڕاتۆ یا لە سنوورەکەمە هێڵە داخڵ بێ یاکە داخڵە بێ لیژنێکی پسپۆر دانێ بۆ ئەوەی کۆنتترۆلی دۆخەکە بکە. یەک شتی تریژ هەیە کاک دکتۆر، زۆربەی کێڵگە کشتتوکاڵەکانە زانین لە دەرەوەی شارەکانە خۆ لە ناو شارەکانە نییە خۆکرێ کۆگایەکی فرۆشتنی دەرمانە قڕکەرەکان مەسەلەن لە لادەیەکی دوورە دەستە کابرا دەرمانی لە لیژنەی قایمێتیش نایگاتێ جوتیارەکە ئەچە لێ کرێت و بەدڵی خۆی بەکارێهێنێ. پشتیوا تقریبا لای کوردستانی خۆمانە وجودی نییە زۆربەی لە ڕێگەی شەریکاتەوەیەت ئادەن ئەو موبیدانی کە هەیە لەسەر تەڵەبی نووسینگە کشتتوکاڵەکان داواکرێت باش حەسەبی نەخۆشیەکە و ئافەکە کە دروست دەبێ بڵێ داوا ئەکرێت وە شەریکاتی تەجیزیەکە بە زۆر کوتم ئەوی کە شەریکات دەبێ زۆر ملتەزیمە بە هەم بە جۆری دەرمانەکە هەم بە کاتی فتری ئەمانی دەرمانەکە وەکو خۆی نووسراوە بەستم ئەو دەرمانە نایاساییانە بووکە لە دەرمان نایاسایەکان ئەکید بەڵێ هەیە دەستی جوتیارێکەکە لەوانەیە خۆی باوەڕی وا بێ بڵێ ئەم دەرمانە چارەسەری ئەو 100%ەوە هەیە ئێستا لە سینەوە زۆر بە ئاسانی بە ڕێگەی ئەم قەسرە داغڵە بێت و کۆگایکیان بۆ داناوە زۆر بە سیارێکی کەمتر ئەفرۆشێت بەبێەوەی کە بزانانی ئایا مادەکەی هەمان ئەو مادەکە لە سەری نووسراوە یاخودنا. یەک شتی تر هەیە دکتۆر لە سروشتا خۆمانەزانین باڵانسایانی شتێک هەیە شتێکی تر چارەسەرێتی بخۆ ئەکرێ دەرمانە قڕکەرەکان لە مادە کیمیایی ینی لە مادە سروشتیەکان کیمیایە سروشتیەکان بەرهەمبێنین بۆ نمونە هەر لە زانکۆی سلێمانی توێژینۆمان هەیە لەسەرەوەی کە ئەکرێت مەسەلەن توێژینەوەکەی بەڕێزێ ئەکرێ کەڕەکان وەکو قڕکەرێکی کیمیایی بەکاربهێنرێ لە جیاتی و مادە کیمیایی بایۆکۆنترۆل یان ئەکرێت سوود لە ڕۆکی ژاڵە وەربگیرێ یا لە سیر لە پیاز لەم بابەتانە لەوانەیە ئەمە زۆر باشتر بێ نەک لەوانەیە بڵنیایی زۆر باشترە لە چاو بەکارهێنانی ئەو مادە کیمیایی کە لە بازارەکانی ئەمە بۆ نییە چراخان هەیە بەردەستیان جوتیار باوەڕی پێی هەیە بابوت باسکەم ئەگەر گوێ لێبوو بێ باپیرمان یاخود باپیرانمان ئەڵێ کاتی خۆی ئەوە ئافەت نەبووە ئەو نێمە دەرمانی کیمیامان بەکار ناوە شووتێکەشمان جوان بووە خێرشمان خۆشتر بووە. یەکێک لە هۆکاری ئەوەی کە ناچرا باڵانسمان تێگاوە ئێمە بەکارانی ئەم هەموو دەرمانە کیمیایی تۆ ڕۆژانە یعنی من بەداخەوە لە فەیسبووکی شای بینیت کەسێک کرمۆکەی خاڵخاڵەکەی داناوەکە یەکێک لە حەشرە سوود بەخشەکان توێتی گیرم خواردەوە دەست ئەم حەشەرەی و لەسەر بامیەکەم چ دەرمانە بەکار بەس سێرم کردو 150 کۆمنتی بۆ ڕۆشتووە هەمووی ناوی دەرمانیا بەبێ ئەوەی کەسێک بڵێ کاکە ئەمە کرمۆکەیەکی سوود بەخشی خاڵخاڵەکەی ڕۆژانە توانێت 300 حەشەرەی من بخوات باشە بەکارانی ئەم هەموو دەرمانە کیمیایە کۆمەڵی حەشاتی سوود بەخشمان هەیە بۆ نمە ترپسمان هەیە کە ئافێ ترپسمان هەیە کە مفتەریسە لەسەر ترپسەکەی کە ئیشەکە خاڵخاڵەکە لەسەر حەشایەتی دەخوا جاڵجاڵەکە لەسەر جاڵجاڵەکە کەڕوویکەمان هەیە لەسەر کەڕووی بەڵام بەکارانی دەرمانە کیمیایەکان بە شێوەیەکی زۆر بەبێ پلان هۆکارێک بۆ ئەوەی کە ناسرا باڵانسمان تێگاوە. لە سنوورەکانە چ ئامێرێک بەکارهێنرێت بۆ پێوانەکردنی ئەو موبیدانەی کە لەسەر بەرهەمە ڕۆکیەکانە هەمانە شتیوەمان هەیە بڵێ بەڵام نازانم ئایا ئەیکەن یاخود نا جسیمات لەگەڵ HPLC هەم دووشیان ئەتوانن ئەوانت بۆ بکەن. ئێستا خۆشبەختانە بەرهەمی کشتتوکاڵی خۆمان بەرەو دەرەوە ڕات هەناردە ئەکرێت بۆ دەرەوە وانە کەواتە بی ئەمە بەرهەمێک بەرهەم بێنین کە ئەموشێ ناخۆش بەڵام ڕوڕەشمان نەکە لای وڵاتانی تر باشە ڕۆژمان نەکە لای وڵاتانی تۆ پەتاتێگەنێری کاتە بێ پێویستە بزانێکە چیتیایە هەنارێگەنێری پێویستە بزانێکە چیتیایە ئایا ئەو بیدانێت کە حەدی مەسموحیان لای یاوە یان خۆ لای ناوە چونکە هەموو موبیدێک کۆدێکسی خۆی هەیە بە پێ کۆدێکسە ئەبێ حەدی مەسموحی ڕێگە پێدا بەس لە ئێستاە ئەو بەرهەمانەی کە داخڵە بن لە ناوخۆیە ئەوەی من زانیاریم هەبێت لەسەر سنوورەکان پشکنینیان بۆ ناکرێت بزانن ڕژەی مادەی بەس فیزیایی کیمیایی ناکرێت لەبەرەوە یا نێردرێت تا وڵاتێکی وەکو ئیمارات و ئەوش 72 سەعات دەرەنجامەکەی نەتیجەکەی دەرەچێت لەوانەیە بازرگانەکە بتوانێت لە ماوەی ئەو 72 کاتژمێرەیە چۆن لە سنوور تێپەڕێکردەوە داخڵی با لە بیرم نەچێتەوە سوودوەرگرتن لە ئەکستراکت پلانتەکان لە وەرگیراوی ئاوگی نەباتەکان بەڵێ بە دڵنیاییەوە چەندین ڕۆکی سوود بەخشمان هەیە لە کوردستانی خۆمانە لە عێراق بەگشتی نیم ژاڵە سەباح باح سیر پیاز بەیبوون من ئاخر توێژینەوەم
لەسەر بەیبوون بوو کە بەکارێنرێ لە جیاتی ڕاکسیل کاکرێ بەگەنمەوە بۆ ئەوەی کە تووشی تعفون نەبێ بەیبوونم بەکارێنە ئینباتیش و ڕێژەی بەرهەمیشی لە عینەکە زیاتر بوو ڕاکسیلەکە شتێکی زۆر گرنگ کاک دکتۆر ئۆتیزم ئێستا یەکێکە بۆ بەیەکێک لە نەخۆشیە زۆر بڵاوەکان لە هەرێمی کوردستان کە لە ڕاستیە ینی زان تۆژینەوە زانستیەکان پێمانەڵێن کە هۆکارە سەرەکیەکەی نادیارە بەڵام ئەوەی کە من خوێندومەتەوە لە توێژینەوە جیهانەکانە ئۆتیزم یەکێکە یعنی یەکێک لە هۆکارەکانی توشبوونی مناڵ بە نەخۆشی ئۆتیزمە گەڕێتەوە بۆ قڕکەرە کیمیایەکان بە تایبەتی و خانمانی کە لە ماوەی دووگیانیە بەرمادە کیمیایەکان ئەکەون لێرە هیچ توێژینەوەکمان هەیە ئەو بسەلمێنێت لێرە هیچ توێژینەیەک نەکراوە بەڵام دوو توێژینەوە یەکیان لە ئەمریکا 12 ساڵ پێوی خەریک بوون ناوچەیەکی کشت و کاڵیان وەرگرت و ئافرەتانەی ئەو خانمانەی کە دووگیانن لە سەرەتای حملەکان لە سەرەتای دووگیان بوونیانە بەرکەوتیان هەبوو بە دەردە کشت و کاڵەکان بە قڕکەرە کیمیایەکان هۆکارێک بوون و دوای دیاریکردنی 11 مادە 2961 خانمیان وەرگرتووە 445 حاڵەتی ئۆتیزم بۆ مناڵەکانیان دروست بووە بەڵام ئەمەش ناکاتەوەی کە جین بۆ ماوەی وەلانین یعنی ناتوانین بڵێن وڵا 100% قڕکەرە کیمیایەکان هۆکارێکن بووە لە ئێستاشە بەردەم ئەوان هەر لە توێژینەوەیان بۆی بگەنەوەی کە ئایا ئۆتیزم گەشتێتەوەی کە پەیوەندیکی باشی هەیە بە قڕکەرە کیمیایەکان بەڵام تا چەند پەیوەندیەکە بە نسبەت دیاری نەکراوە باسی زیانەکانی قڕکەرەکان کەین بۆ ژینگە ینی بۆ مرۆڤ کاتێک بە تایبەتی و کەسانی کە بەکاری هێنن خۆمانەزانین ئەوانی کە بەرکەوتی ڕاستە و خۆیان هەیە لەگەڵ وەکو جوتیارەکان مەترسی توشبوونیان بە نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسا بە شێرپەنجە بە نەخۆشیەکانی پێست بۆ شتانە زۆر زۆرە بەدڵنیاییەوە زیانی هەیە بۆ خاک و بۆ ئاو بۆ هەوا چۆن ڕێنمایی جوتیارەکانەکەن ئەو ڕۆژانەی کە نیازی ئەویان هەیە قڕکەرێک بەکاربێنن بۆ کێڵگەکەیان چی بکەن چی نەکەن چ کەش و هەوایەک لەبارە خۆی سەیفتی زۆر مهمە تۆ بەکارێنە ملتەزیم بوون بە هەموو ئەو جلانی کە بەکارێنرێ بۆ دەرمانی کیمیایی لە تەواوی دنیاە بەدلەیەک وەکو عینە گۆکو ماسێک گۆکو دەستکێش ئەمانە هەموو بەکاربێن دواتر ئەمانە ئەبێ فڕێگرێت بشۆرێت بکرێت ناو غەسالێکی تایبەتەوە ئاوەڕۆکەش ێبێ بەجیا بکرێتەوە دوای کە لە غەسالەکە ناچێتە ناو خاکەوانە و دووبارە ئاوێکەوە کە ماسیتە ماسێک دوایەوە زەبێت و دوایە بۆ ئێمە یعنی سیسیلەیەکە بۆ هەمومان یەک شت هەیە توێژینەکان ئەڵێن دەرمانی کیمیایی ئەگەر هاتوو ئیڤاپۆرێشن کرد ئەچێتەوە ناو هەوا باشە ئەگەر ناو مەحسوڵەکان نەما کێڵگەیەکی کراوە بوو pH پلەی گەرمی ڕادیشێ تشتتی خاک ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە قڕکەرە کیمیایەکان زۆرجار بە هەوا بڕۆن یعنی ناو ئینەکان نەمێنێتەوە ناو نەباتەکان نەمێنێتەوە بە هەوا بچێت بەس کە چۆن ناو هەوا ئایا ئەبێتە چی بەدڵنیایە بێتەوە بە ژەهرێکی هەناسەوە لێ مژین کاتێمە سەرڕای ئەوەی کە باڵانسمان تێگە سەرڕای کە ئەو کەسێک کە بەرکەوتەیە زیاتر توش بوو سەرڕاوی کە خواردنەکان ئەگەر فتری ئەمانی لە حەدی خۆی زیاتر بوو فتری ئەمانەکەی لە ماوەی کورتترە تۆ لێت کردەوە بە لەمە قسە بازارەوە ئەو کەسێکی کاتە بە هەموو چوار دەورمانە گەوریان نەبین ژەهرایی بووین بە قڕکەرەکیمیایەکانەوە یەکشتی ترمان بیرە چێ کاک دکتۆر ئەو ڕۆژانەی کە جوتیارێک موبیدێکی کیمیایی ئەڕێژێ قڕکەرێکی کیمیایی ئەڕێژێ لە حەقلەکەی زۆر ضرورەکە کەش و هەوا لەبار بێت ڕەشەبان نەبێت چونکە ڕۆژانی کە باران بێت و مەسەلەن ڕۆژێک پێشەوە دەرمانەکە بەکارهێنیت باران لی با قڕکەرەکە چێتەوە ناو خاک و ئەچێتەوە ناو ئاوی ژێر ئێستا جوتیار لای ئێمە هەنێکیان لە ڕێگەی وەکوتم ئەندازیاری کوشتتوکاڵە پیان وتراوە کە بەشەوە بێت دەرمان بکرێ باشە بەشەوە دەرمانەکەن لە کاتێکە نەبات خۆی وەستاوە هیچ ناکە زۆر کێشەیە کێشەش بۆ بەرو ینی مێرووی هەنگیش دروست بۆ حالیان لە کێڵگە کشتتوکاڵەکانمان کاک دکتۆریان زۆر سپاس بۆ تۆ ئەمڕۆ کاتی خۆتی بەخشی بە ئێمە و هیوادارین پرۆگرامێکی ئاگادارکەرەوەمان دروست کردبێت و پێشکەشی بینەرەکانمان کردبێت ئەرکە کێشە زۆر سپاس دەستە خۆش بە بینەران و بیسەرانی ڕوودا و لە هەر کوێیەکەن ڕێز و بسڵاوی ئێمە قبولکەن کاتێکی شات